بەڵازیزان لە تەوەرەی دومی بەرنامەکەماندا باز لە ڕەوشی تەندروستی شاری چەمچەماڵ دەکەین بزانین ڕەوشی تەندروستی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە چه ئاستێکدایەوە ئەو چەند کەسن کە لەو شارەدا چاک بوونەوە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شەریف ڕەحیم وتەبێژی تەندروستی چەمچەماڵمان لەگەڵە. دکتۆر یان سڵاوی خوات لێبێت و سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان بووین. سەرەتا دەپرسم ڕەوشی تەندروستی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا لەو شارە لە چه ئاستێکدایە؟ سڵاوی خوددا لە بەڕێستان و لە بینەرانی بەرنامەکەتان خۆشبەختانە ئێمە کۆمەڵێ لە سەرەتاوە کۆمەڵێ ڕێکاری باشمان گرت بەبەر ئەمانەوەی کرد کۆمەڵێ کار ئاسانی بۆ ئێمە بکات لەو ڕێکارانی کە ئێمە لەگەڵ دەنگۆی بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کە لە سەرەتای دەنگۆی بڵاوبوونەوەی چەند ڕێکارێکمان گرت لەبەر یەک لەو ڕێکارانەی کە گرتمانە بەر هەستین بە دروستکردنی لوژنەیەکی باڵای ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئاسی قەزای چەمچەماڵ بە سەرپەرشتی قایمقامەتی قەزای چەمچەماڵ لەگەڵ فەرمانگە پەیوەندیدارەکانە و هەروەها هەستین بە دروستکردنی تیمێکی تایبەتی گەڕۆک بۆ هەڵمەتی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانی بەڕێز کە سەرجەم کۆڵانەکانی شاری چەمچەماڵ گەڕاون بە پێدانی ڕێنمایی و مەترسی پەتای ڤایرۆسی کۆرۆنەوە لە هەمان کاتدا هۆشیاری هاوڵاتیان لە چۆنەتی خۆپاراستن لەم نەخۆشیە. ئەمانە هەمووی هۆکار بوون کەوای کردکەوە ئێمە کۆمەڵێک دەستکراوەتر بین بەرامبەر بە پەتای ڤایرۆسی کۆرۆنەوە. لە هەمان کاتدا ئێمە سوودمان لە بڕیارەکەی بەڕێز وەزیری ناوخۆ بینی کە کۆلیستیە ناوی بڵاو کردەوە بۆ کەسانی کە لە دەرەوەی وڵات گەڕان و هەرێمی کوردستان بە هەمانگی لەگەڵ هێز ئەمنیەکان و ئیداری شارەکە ئەو خەڵکانە ئاگدار کرانەوە کە ڕێژیان 130 کەس بوو. خۆشبەختانە هاتن بەدەم داواکەمانەوە توانیمان پشکنین بۆ سەرجەمیان بکەین و کەرەنتینیان بۆ بکەین. ئەمانە وای کرد کەوا کەمترین بەرکەوتەمان ببێت. خۆشبەختانە ئێستاکە ڕەوشەکە لە چاوی ڕابردووە هەم بەرچاوڕنێک لای ئێمە و هاوڵاتیانەیە و خراپ نییە زۆر باشە. لە ئێستادا چەند نەخۆش هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا لە نەخۆشخانەکاندا ماوە. ئایا حاڵەتی وا هەبووە کە ڕۆژی تەندروستی ناجێگیر بێت و ڕەوانەی شاری سلێمانی بکرێت؟ بەڵێ ئێمە سوپاس بۆ بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی کە هەڵمەتێکی تیمێکی تایبەتی تەندروستی لە سلێمانیەوە لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح کە هاتن سەردانی چەمچەماڵیان کرد کە پشکنیمان نزیکەی بۆ 1000 کەس کردووە. لە هەمان کاتە خۆشمان بە ڕێژەی 400 پشکنینمان بۆ ئەو کەسانە کردووە کە لە دەروی وڵات گەڕانتووە گومانیان لەسەر بووە. دەرکەوت لە نەتیجە ئەم پشکنانە کە ڕێژیان 1400 کەس بۆ لە سنووری چەمچەماڵەکە کردومانە 15 حاڵەتی پۆزتیڤمان ئێمە لە سنووری شاری چەمچەماڵە تۆمار کردووە. ئەم 15 حاڵەتە 9یان لە ڕەگەزی مێ و 6یان لە ڕەگەزی نێرە هەر هەمویان لای خۆمان چارەسەرمان بۆیان وەرگردووە و لە نەخۆشخانەی ئاسوودە داخلمان کردووە. لەم 15 کەسە بەشێکیان چارەسەری پێویستیان وەرگردووە و دەرکراون لە خستخانەکانمان و لە ئێستادا تەنها 11یان دەرچەوە تەنها 4 حاڵەتمان لاماوەتەوە کەسیانیان لە ڕەگەزی مێ و یەکێکیان لە ڕەگەزی نێرە. خۆشبەختانە باری تەندروستیان زۆر باشە و پشکنمان بۆیە ئەنجامدا و ڕەوانی شاری سلێمانیمان کردووە چاوەڕێن نەتیجەکەی بگەڕێتەوە مژدەی خۆشم بە خانەوادەکان و بە هاوڵاتیانی چەمچەماڵ ڕابگەین. زۆر باشە دکتۆر، ئەو چارەسەرانەی کە پێشکەشی توشبووەکانیان دەکەن چ جۆرە چارەسەرێک یاخود ئەو دەرمانانە چین کە پێشکەشیان دەکەن؟ بەڵێ وەکو لای جەناب زۆربەی هاوڵاتیان ڕوونە ئەم پەتایە تقریبن هاوشەوەی پەتای ئینفلۆنزاتانێک کە کارەکاتە سەر قوڕگ و سیەکان و هەندێک جاردا ئەبەزیە بۆ جگەر و بەڵام زیاتر لە بەشی سەرەوە سیەکانە کارەکە تەسیرەکاتە سەر بۆڕی قوڕگ. ئێمەوەی کە بەکاری تێنین ئێمە سەرتا کۆمەڵی پشکنیان بۆکەین لەو پشکنانی کە بۆیانەکەین گەرمی پێیان بۆ ئەپێوین و لە هەمان کاتدا فەحسی سیبیسیان بۆکەین لە فەحسی وایبیسیان بۆکەین کۆمەڵی پشکنیان بۆ ئەنجامەدەین کە دەرکەوت کەسێک لەو حاڵەتانێکەوە هەڵگری ڤایرۆسەکەیە. ئێمە عیلاجی چارەسەری قوڕگی بۆ بەکارتێن وەکو دابەزین و عیلاجی دابەزینی تای بۆ بەکارتێنین بۆ ئەوەیکەوە گەرمی کەسەکە سابت بکەین و زیاتر ئەوەی وەکو چارەسەرێکی پێویست ئەگەر بڵێن لەسەر جەم وڵاتانی دنیا تا ئێستاکە چارەسەرێکی پێویستی بۆ نەدوەزراوەتەوە. بەڵام ئەو عیلاجانێک کە لە بەردەستە ئێمە وەکو پەتای سنگ و قوڕگۆمانە بەکاری دێنین.
زۆر باشە کاک دکتۆر ئەی بە شێوەیەکی گشتی بەدەر لە کۆرۆنا ئامارەکان لە تەندروستی چەمچەماڵ بارودۆخی سیحەتی خەڵکی سەردانکردنی نەخۆشەکان بۆ نەخۆشخانەکانی سنووری چەمچەماڵ لە سەروبەندی کۆرۆنایە بۆ نەخۆشیەکانی تر بە شێوەیەکی گشتی لە چه حاڵەتێکایە یان بارودۆخەکە چۆنیە هیچ ئامارێک هەیە هیچ جۆرێک لە نەخۆشی هەیە زۆر چوو بێتە سەرەوە یاخۆت هیچ نەخۆشیەکەیە زۆر هاتبێتە خوارەوە بارودۆخی تەندروستی چەمچەماڵ بەدەر لە کۆرۆنا چۆنە؟ بەڵێ ئێمە خۆشببختانە سەر ئەوەی کەوا داوامی سەررجەم فەرمانگاکان ڕاگیراوە لە هەمان کاتە بە بڕیاری وزارەتی تەندروستی کە عیادەکان داخراوە و زۆربەی ئەتوانم بڵێم لەم چەند ڕۆژەی دوایە کۆگای دەرمانەکان دەرمانخانەکان یادە ئەهلەکان داخرابوو بەڵام خۆشببختانە بینیمان هاوڵاتیان بەدەم داواکانی وزارەتی تەندروستی و هاتوونە کەمترین خەڵک سەردانی کردووە ئەتوانم بڵێم بچێک لە ڕێنمایەکان کە ئێمە بڵاومان کردوێتەوە کەوا کەمترین خەڵک سەردانی بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەکانمان بکات لە ترسی هەڵگری ڤایرۆسەکە بۆیە و ئەتوانم بڵێم حاڵەتەکەش بەعام خۆشببختانە زۆر باش و کەمترین خەڵک سەردانی نەخۆشخانەکانمانی کردووە من دەمێ بڵێم لەو ڕێکارانی کەوا ئێمە گردومان دەبەروای کردووەکەوە زحامێکی زۆر لە خەسخانەکانیشمانە دروست نەبێ ئێمە پشکنینی بازگەی بانی مەقانمان دانا کە ئەتوانم بڵێم ڕێگریکی باشی کرد لەو هاوڵاتیانی کە لە کەرکووک و خواروی عێراقەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بە شێوەیەکی 24 کاتژمێری تیمێکی تایبەتمان داناوە بۆ پشکنین بۆ کەسانی کە لە خواروی عێراق و سەردانی هەرێمی کوردستان دەکەن ئەمەش وای کرد ئەستەمێ دروستکە جموجوری هاتوچۆ کەم بکاتەوە و ئێمە ئەو میکانیزمی کە دامان ڕێژ لە چەمچەماڵ ئەتوانم بڵێم میکانیزمێکی دروست بوو سێ نەخۆشخانەمان دانا لە چەمچەماڵە بۆ ئەگەری خوانەکەران لە حاڵەتێک ئەگەر ڤایرۆسەکە لە توانای ئێمە دەربچێ حاڵەتەکە زۆر لەوە زیاتر تەشەنەیسن نەخۆشخانەی ئاسوودە بینایەکی تایبەتی بەڕێوەبەراتی تەندروستی بوو خۆشببختانە ئێمە بەکارمان هێنا و سوودمان لێ بینیم تقریبا 30 بێت لە خۆی دەگرێت و لە هەمان کاتیشدا جێ خۆیتی من لێرە و دەستخۆشی لە دوو خێرخوازی شارەکەمان بکەین کە هەستان بینایەکیان تەسلیم بە ئێمە کردو و بینایە زیاتر لە 100 بێت 100 قەرۆر لە خۆی ئەگرێ کە ئێمە پشکیندەکانمان تەنها لە نەخۆشخانەی ئاسوودە نەمانە کرد ئەو بینایەمان داناوکو سنتەری ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لە هەمان کاتدا دەستگای ژیان بۆ مافەکانی مرۆڤ بینایەکی کاملیاندا بە ئێمە بەسەر جەم پێداویستیەکانەوە ئەوش نزیەکەی 22 بێتی لە خۆی کردبوو ئەمە وای کرد ئێمە پشکیندەکانمان تەنها لە یەک جێگایە نەبێ حاڵەتی پۆزتیڤ جابێ و لە هەمان کاتدا حاڵەتی پشکیندەکان لە سنتەری ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بکەین و حاڵەتێکی کەرنتینەکردن ئێمە لە دەستگای ژیان دابنین ئەمانەوەی لەکرد کارەکانی ئێمە ئاسان بکە وە خۆشببختانەش هاوڵاتیان باش بوون لەگەڵمانە جوان لە ڕێنمایەکان ئێمە ئەگرت بەڵێ دکتۆر گوێمان لێتە دکتۆر گوێ لێمە من جێ خۆیتی لێراکەەوە بەڕاستیەکەی سپاسی هاوڵاتیانی بەڕێز بکەم بەڕاستەکەی ئێمە بەڵێ ئێمە من دەمەوێت سوپاسی بەڕاستەکەی خەڵکی ئیشارەکەمان بکەین ئێمە بە چەند ڕێکخرا و کەمپینێک هاتنە پێشەوە بۆ نمونە ڕێکخراوی کەمپینی گەڕانەوە بۆ ژیان لە کۆمەڵێک مامۆستای ئاینی پێکات بوو ڕۆژنامەنووس پێکات بوو و لە هەمان کاتدا کەسایەتەکانی شاری چەمچەماڵ کە بڕی زیاتر 6 دەفتەر دۆلارێن بۆ ئێمە کۆ کردووەلانی کۆمەڵی خەڵکی خێرخوازی شارەکەەوە کە چەمچەماڵ هەمیشە پێشەنگ بۆ لەو کارەدا توانیمان بە لیژنەیەکی تایبەتی هەردوو لامان کۆمەڵی ئامێری باش بۆ ئەو بینایی کە لەلایەنە دوو خێرخوازەوە بۆمان دابین کراوە ئەمە ژوای کرد کۆمەڵی کار ئاسانی باشمان بۆ بکە و لە هەمان کاتدا ڕێکخراوی مرۆیی مام ئەتوانم بڵێم کۆمەڵی ئامێر و پێداویستی پزیشکی باشی بۆمان دابین کرد ئەمانەش هەمووی کار ئاسانی باشی بۆ ئێمە کردکەوە دەستکراوەتر بین و من دەمەوێت لێرەوە زۆر سوپاسی کەسێکی خێرخوازی چەمچەماڵ بکەم لەژێر ناونیشانی چەتری باوکدا هەستا لە ئەستۆگردنی نەخۆشخانەیەکی 6 قەرۆڵەیی کە ئێستا ئەتوانم بڵێم 150 تاوە بۆ ئێمە دەمانوێت سوپاسی بکەین بەڕاستیەکەی ڕاستە ڕەنگە لە ئێستاکەدا ئێمە سوودی لێ نەبینین ئەگەر سوودی لێ نەبین فریانە کەوتین بۆ بارودۆخەکە ئەتوانین لە ئایندەدا ئێمە بکەین نەخۆشخانەیەکی مناڵان تقریبا 6 قەرۆڵ لە خۆی دەگرێت خۆتان دەزان گرفتی بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ هەر لە سەرەتاوە کێشەی بینامانە بۆ لە ساڵی 2012 قەرار وابوو بەردی بناغی خەسخانەیەکی 50 قەرۆڵەی بۆ چەمچەماڵ دابین بکرێ بەڵام بەهۆی شەڕی داعش و بارودۆخە کە ڕووی تێمان کرد تا ئێستاکە دروست نەکراوە ئێمە توانین بڵێن بەشێ فەرمانگەکانمان تەنەرد بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ لە بینایی کریادا بەڵام بەدەما هاتنی هاوڵاتیان و ئەو بینایی کە پێمان درا و ئەو چەند بینایە وای لێ کرد ئێمە کارەکانمان ئاسان بکات
خۆشببختانە ئەتوانین بڵێن بارودۆخەکە بەرەو ئەوە ئەوڕاک زۆر باشە کاک دکتۆر چاوڕێن لە ئێمە بێ و هەم دۆخەکەش بەرەو ئەوە ئەڕات. زۆر باشە کاک دکتۆر بە شێوەیەکی ینی کۆتایی گشتی ئێستاکە لە سنووری تەندروستی چەمچەماڵە بەدەر لەو چوار حاڵەتی کەوا پێشتر توش بوون و کێسە لەژێر چاودێریان و وەکو بەڕێزیشتان ئاماژتان پێکرد ئەگەر ئەوە هەیە لە ئایندەیەکی نزیکە بگەڕێنەوە ماڵیان لە ئێستادا چەند پشکنین هەیە ئێوە کردی بێتتان یاخود چەند گومانکراوتان لایە چاوەڕوانی پشکنینەکان بن ئەگەری ئەوە هەیە مەسەلەن حاڵەتی نوێ تۆمار بکرێ یاخود لە چەندێکەوەیە هیچ حاڵەتێکی نوێ لە چەمچەماڵ تۆمار نەکراوە لە چەند کاتژمێری پێشووترەوە ڕابردووەوە کە ئیتر نەبووە هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. بەڵێ من وەکو ئاماژەم پێدا ئێمە وەکو بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ نزیکەی 400 حاڵەتی پشکنینمان ئەنجامداوە بۆ کەسانی کە لە دەروی وڵات گەڕان و یا کەسانی گومان لێکراون یا کەسانی بەرکەوتە بوونە زیاتر لەم ڕێژەیەمان کردووە و خۆشبەختانەش دەرەنجامی ئەو هەزار پشکنینەی کە باوکاری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی کاک دکتۆر سەباح ئەو تیمە تایبەتی لەگە خۆیان هێنا دەرکەوت هیچ کام لەو هزار کەسە هەڵگری ڤایرۆسەکەنیە واتوانم بڵێم تقریبان بۆ وەڵامدانی و پرسیارەکەی جەنابەت نزیکەی 4 ڕۆژ ئەبێ 5 ڕۆژ ئەبێ ئێمە هیچ حاڵەتێکی تازەمان تۆمار نەکردەوە هیچ بەرکەوتێکمان نەبووە تەنها لەو ڕێژە 15 کەسەی کە لە ئێستادا پاش چارەسەری وەرگرتنی بەشێکیان تەنها ئێستاکە ئێمە 4 کەسمان لاماوە و پشکنینیشمان بۆیان ئەنجامدا و نردومانە بۆ سلێمانی چاوەڕێی وەڵامەکەین کە بگەڕێتەوە ئێمە هەر حاڵەتێک کە لە کاتی دەرکردنە دەریانکەینیان ئەوەتانە پشکنیان بۆکەین کە بزانین دڵنیابین هەڵگری ڤایرۆسەکە 3 جار پشکنیان بۆکەین هەم بۆ سەڵامەتی هاوڵاتیان و هەم بۆ خانەوادەکان دەتوانم بڵێم ئێمە پشکنیمان بۆیان ئەنجام داوە بۆ جاری یەکەم نردومان و بۆ جاری دومیش نردومانە چاوەڕێمان نەتیجەکە بێنەوە ئومێدمان وایە کەوا نەگەتیڤ بێتەوە لە حاڵەتی نەهاتنەوەی بە نەگەتیڤ کەواتە چەمچەماڵ خۆشبەختانە پاکە بێتەوە لە هەڵگری ڤایرۆسەکە و هیچ حاڵەتێکمان نییە ئێمە لە ئێستادا نردبێتمان بۆ سلێمانی و چاوەڕێی وەڵامەکەی بکەین بزانە پۆزەتیڤ یان نەگەتیڤەتە ناو 4 حاڵەتەمان لامە و باری تەندروستیان جێگیرە و زۆر باشە خۆشبەختانە زۆر باشە ومن کاک دکتۆر دەمەوێت پرسیاری ئەو بکەم کە خۆت ئاماژەت پێکرد ڕۆژی گشتی چەمچەماڵ لە ڕووی تەندروستی زۆر باشە ئێوە لە ڕووی کارگەرۆ هیچ نووسراوێکتان ئاراستەی لایانی پەیوەندیدان نەکردووە کە دوکان و بازاری لایەنەکان شوێنەکان بکرێتەوە بۆ پێی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هیچ توشبوویەک تۆمار نەکراوە؟ بەڵێ ئێمە ڕامانگەیاندووە پێیجی بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵمانەیە ئێمە لای خۆمانەوە ڕامانگەیاندووە کەوا لەم نەتیجەی پشکنینی ئەم هەزار ڤایرۆسە توانم بڵێم بۆی ئەڵێم ئەم هەزار ڤایرۆسە کە گەڕاو قۆناغی ئەخیر لە کۆتاییەکانە بوو کە هیچ نەتیجەیەکی نەبوو هەڵگری ڤایرۆسەکەی تیان نەبوو بۆیە ئەمانە وای کرد کۆمەڵێ بەرچاوڕوونی بدا بە ئێمە بەڵێ ئێمە ڕامانگەیاندووە و ئێمە لە خەمی هاوڵاتیان شتی ئەگەین دەزانین خەڵکی کاسبگار بارودۆخیان قورسا بەڕاستەکەی ئێمە لیژنەیەکی باڵای ڕوبڕنەوەی ڤایرۆسی کۆرۆنامانەوە هەمان کاتە ڕێنمایی لە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی وەرئەگرین ڕۆژانە متابعی بارودۆخاکەین بۆی لە بارودۆخی ئەوانی شتی ئەگەین دەزانین ئەرکەکەیان لەم کاتا زیاد قورسە بۆی هەم دڵنیابوونێ بدەین بە هاوڵاتیانیش ئێمە قۆناغ بە قۆناغ لەگەڵ مەترسی حاڵەتەکە تێپەڕێنین ئێمە کار ئاسانیان بۆکەین و لە ئێستاکەشە ئەتوانم بڵێم بەراورد بە ڕابردوو کۆمەڵە کار ئاسانیمان بۆیان کردووە هەندێک ئەو شوێنانی کە پێداویستی هاوڵاتیانی لەسرە کار ئاسانیمان بۆیان کردو بۆی کەوا زۆر باشە کاری ڕۆژانیان ڕاپەڕێن ڕاستەکەی من دەمەوێت لێرەوە ئەو فرسەتە لە دەست نەدەم فەرموو دکتۆر ئەو فرسەتە لە دەست نەدەم بەڕاستەکەی ئێمە لە ئێستاکەشە ئێمە 3 مەڵبەندی سەرەکی تەندروستیمان کردوێتەوە بۆ ئێمە وڵاتیانیش بزانن پشکنی ڤایرۆس لوقاحی BCG بۆ ئەو هاوڵاتیانی مناڵانی کە تازە لە دایک دەبن لە 3 مەڵبەندی سەرەکیمان چەرم و سەیجەوهەر لە هەر تەکی کاکەمەن دەکەینەوە پشکنی BCG بۆ دەکرێت بۆیە دەتوانن هەموو لە هەفتەیەکدا ڕۆژانی یەکشەم لەگەڵ ڕۆژانی چوارشەمەدا سەردانی ئەو 3 جێگای بکەن بۆ ئەو مناڵانی کە تازە لە دایک بوون لەژێر ڕێنمای تەندروستیەکانە ئەومان کردووە و من هەر دەمێ ئەوش بڵێم بەڕاستەکەی لە ڕێگەی بەرنامەکەتانەوە ئێمە
جیازێکی PCRمان بۆ دابین کراوە ئەتوانین بڵین لە چەند ڕۆژی ئایندەدا بەدەستمان دەکات ئەمە ژوالیەکە کە ئێمە کۆمەڵە کار ئاسانیمان بۆ بکرێت چیتر پشکنەکانمان نەنێرین بۆ سلێمانی بە 24 ساعت و 48 ساعت چاوەڕێی وەڵامی حاڵەتەکە بکەین بزان پۆزەتیفە یان نەگەتیفە ئەمە ژوالیەکە کەەوە چاوەڕوانی کەسانی بەرکەوتومان ئاسان بکات جیازێکی PCR لەگەڵ کۆمەڵی ئامێری تایبەتە چیتر ئێمە پشکنەکان لای خۆمان ئەنجام دەدەین و من دەمەوێت لێرەشەوە بەڕاستی سوپاسی هێزەکانی ئاسایش وزارەت ناوخۆ بەرگری فریاکەوتن بکەم بەڕاستەکەی ئیداری شارەکە ئیداری ناحیەکان کە هاوکارێکی باشی تیمەکانی تەندروستی بوون کار ئاسانی باشیان بۆمان کردووە ئەگەر ئەوان نەبووە ڕەنگە بە تەنها بەڕێوەبەتی تەندروستی چەمچەماڵ نەیتوانێت لەگەڵ فەرمانگە پەیوەندیدارەکانە هاوکارمان بوونە. زۆر باشە دکتۆر دەمەوێت لە کۆتاییە سەر ڕای ماندوو نەبوونی بۆ بەڕێستان و تەواوی پزیشکان و پەرستاران و کارمەندانی تەندروستی لە هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانی تر بە تایبەت وەزارەتی ناوخۆ کەوا هێزە ئەمنیەکان بە شێوەیەکی گشتی ڕێنمایی بەڕێستان یاخود کۆتا قسەت بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان بەگشتی و دانیشتوانی سنووری تەندروستی چەمچەماڵ بە تایبەتی چه ڕێنمایی و چه قسەیەکت هەیە بۆیان و چه ئومێدێکی دڵخۆشکەریشیان پێ ئەدەیت؟ ئمە داوا لە هاوڵاتیانەکەین پابند ڕێنمایەکانی تەندروستیەوە بارودۆخەکە ڕاستە قۆناغێک بەراورد بە پێشوو جیاوازیەکی خۆشبەختانە ئێمە لە کۆی 15 حاڵەتی توش بۆ ئێستاکە توشبەکەمان تەنها 4 کەسی لاماوە بەری تەندروستیان جێگیرە بەڵام داوا لە هاوڵاتیانەکەین ئەمە کۆتایی باسەکەمانە دەبینین لە وڵاتانی دراوسێمان و دەوروبەرمان لە هەندێک وڵاتە ئەوروپیەکانە ئێستا ڕێژەکە لە زیادبوونە بۆیە قۆناغێکی باشمان بڕیە داوا لە هاوڵاتیانەکەین پابند ڕێنمایەکانی تەندروستیەوە و کەمترین بەرکەوتەویان هەبێ لەگەڵ هاوڵاتیانە خۆیان بە دوور بگرن لە حاڵەت لە شوێنە گشتەکان و شوێنە قەرەباڵغیەکان و لە هەر حاڵەتێکی گومانێ دەتوان پەیوەندی بکەن بە ژمارە 120 تەندروستی خێرا یان ژمارە 430 چەمچەماڵ من دەمەوێت بەڕاستەکەی سوپاسی کارمەندانی تەندروستی بکەم لێرەوە ئەتوانم بڵێم شەون خوێنێکی تەوایان کردەوە بە شێوەیەکی 24 کاتژمێری خۆیان تەرخان کردو ئەتوانم بڵێم نەک کارمەندێ لە چەندین کارمەندمانەیە زیاتر لە 2 هەفتە کەرنتینەکانیان جێنەیەڵە هەم لەبەر سەڵامەتی نەخۆشەکانمان و هەم لەبەر سەڵامەتی خانەوادەکانیان نەک ڤایرۆسەکە لە ڕێگەی ئەوان بگوازرێتەوە بڕاستی من دەستی ماندووبوونیان دەکوشم چاویان ماچ دەکەم کاتوانم بڵێم ئەوان پێشمەرگە ئاسا فریشتە ئاسا کاریان کردو بە خزمەتی هاوڵاتیان. زۆر باشە دکتۆر شەریف ڕەحیم وتەبێژی تەندروستی چەمچەماڵ لە چەمچەماڵەوە لەگەڵمان زۆر سپاس بۆی میوانی بەرنامەکەمان بووی.